بینەرانی خۆشەویست خۆش هاتنەوە بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی نوێی کورد کۆنێکشن لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە کە لە کەناڵی NRTەوە ڕاستەوخۆ بۆ ئێوەی ئازیز پەخش دەکرێت. و دەگەڵ سڵاوین گەرم ئەمێ ئیرۆڤان بابەتان بووە هەفپار بکن کەمپێنە دموکراتان ji بۆ هەڵبژاردنی سەرۆکاتی ئەمریکا پەیامنێرەکیمە دەگەل هێزن ڕزگارکردنا بێجی بوو ئەوێ راپۆرتێکی ji ور بدەمە بەری دەمێکیژی دەنیس ناتالی ji هەرێما کوردستانی ڤەگەڕیا مەهەف پەیڤینەک بوێ ڕەهەیە ڕەوشە ئەولەهیە لە سلێمانی و لە کەرکووکێ دیسان مەهەف پەیڤینەک هەیە دەگەل محەممەد ساڵح قادری ئەندامی کۆمیتەیە ناوەندیە پارتی دیموکراتی کوردستانی ئیران سەبارەت ڕۆڵی ئیرانێ دە هەرێما ڕۆژهەڵاتە ناویندا و شیوان فازل بەرەبەرێ پەیوەندیên سوتیا لێ کۆلینên ڕۆژهەڵاتە ناوین مێری میوانê بەرنمەیە مەچەند پرس و بابەتین دیژی هەنە لێ جارێ ئەم دەست پێ بکردن. لە دیمەنێکی بێپێشینەدا ئێران وێنەی یەکێک لە دامەزراوە موشکیەکانی خۆی بڵاو دەکاتەوە کە لە ژێر زەویدایە. ئەم وێنانەش نیشانی دەدەن لەشکری ئێران موشک و کەرەستە و کەلوپەلی تایبەت بە بەرنامەی موشکی دەگوێزێتەوە وەک بەشێک لە ڕێکەوتنی ناوکی. هاوکات ژەنەڕاڵ ئەمیر عەلی حاجیزادە بە میدیای وڵاتەکەی وتووە کۆماری ئیسلامی ئێران دەستی کردووە بە نۆژەنکردنەوەی عەماری چەکی خۆی و چەکی نوێ دەخاتە جێیان و دەشڵێت ئەم دامەزراوە چەکیەی ئێران یەکێکە لە سەرجەم ئەو بنکە موشکیانەی لە سەرانسەری وڵاتەکەدا هەن. لەشکری ئیسرائیلی دەبێژتن وان تاقا لە زەلامەکی فەڵەستینی کرد و کوشت پشتی وی خواوەکە ڕۆژنەمەوانێکی دایە ناسکردن چەقۆ لە سەربازێکی ئیسرائیلیدا و بریندار کردیا لە باژارەیەکی تا ئاربا یەک کەنارێ ڕۆژ ئاوا لە ڕۆژە هەینی. ئەو هێریشا بێ چەقۆیە لێ دەمەکی بوو خۆپیشاندەران کەڤەر دەهاوێتن سەربازین ئیسرائیلی وی هێریشبەری تیشێرتێ ڕۆژنەمەوانە لەبەر بوو ڕێکاوی هاتەدان نێزیکی سەربازان ببە. وێنەیەن کو هاتینا وەشاندن وی خویا دکن دەما هێریشکری و دپێڕا تەقە لوی هاتێکردن دەستگەها ڕاگەهاندنا بیانی لە ئیسرائیلی گوت ئەو سەهراتی پێشیلیا بنەماین ڕۆژنامەوانی بوو. بەهۆی بارانبارینێکی زۆر و لافاوەوە قوڕ و لیتا و هەرەسی بەرد بەشێکی زۆری ڕێگەوبانە سەرەکیەکانی ستانی کالیفۆرنیا گیراون. لافاوەکان لە ناوچەی فۆرتهکون لە باکووری شاری لۆس ئەنجلس بوونە تەمایی داخستنی ڕێگەوبانەکان وەک دانیشتوانی ناوچەکە دەڵێن لێزمەی باران و لافاوەکان بوونەتە هۆکاری هەرەسی تاوێرە بەردەکان و گرتنی ڕێگەوبانەکان. ئاگرکوژێنەوەکانیش بە تەنگ خەڵکەوە چوون بۆ یارمەتیدانی ئەوانەی لەناو ئۆتۆمبیلەکانیاندا گیریان خواردبوو. سەرۆکی ئەمریکی باراک ئۆباما پێناسیلی دکاک و ڕەوشە ئەولەهیە لە ئەفغانستانی گەلک لاوازە و خاوە وی ڕاگەهاند و سەربازین ئەمریکی دێ لەسەرخوا ژە ئەفغانستانی وڵاتی و شەڕی وێرانکری بێنەڤەکێشان. بۆ سەرۆکێک کە بۆ پەیمانە هاتە سەردەسەڵات شەڕی ئەمریکا لە ئەفغانستان و عێراق کۆتایی پێبهێنێت ڕاگەیاندنەکەی ڕۆژی پێنجشەمە بۆ هێشتنەوەی 5500 سەرباز لە ئەفغانستان لە پاش ساڵی 2016 ڕەنگە ئاسان نەبێت بۆ باراک ئۆباما. من پشتیوانی لە بیرۆکەی جەنگێکی بێکۆتایی ناکەم بەردەوام گوتومە من لە دژی خۆهاویشتنە نێو و شەڕی لەشکریم ئەوەی ئاسۆی کۆتایی نادیارە چونکە ئەمە خزمەت بە ئاسایشی نیشتیمانیمان ناکات. لە کاتێکدا لەلایەن جێگری سەرۆک جۆ بایدن و وەزیری بەرگری ئاشکارتەرەوە دەوردرابوو سەرۆک ئۆباما ڕۆژی پێنجشەمە ڕایگەیاند 9800 سەرباز بە درێژایی زۆربەی ساڵی داهاتوو لە ئەفغانستان دەمێننەوە. لەبری ئەوەی ژمارەکە بۆ 1000 سەرباز کەم بکرێتەوە هەتا ساڵی 2016 و لە کابول بمێننەوە وەکو پلانی بۆ دانرابوو سەرۆک ڕایگەیاند وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا 5500 سەرباز لە بنکەکانی وەکو باگرام و قەندەهار دەهێڵێتەوە. ئەم بڕیارەش تەنها چەند هەفتەیەک پاش ئەوە هات کە ملیتانەکانی تالیبان دەستیان کرد بەسەر شاری کوندوز لە باکووری وڵاتەکە بەر لەوەی لەم چەند ڕۆژە بە پشتیوانی ئەمریکا سەربازانی ئەفغانی دەستی بەسەردا بگرنەوە. سەرۆک ئۆباما لە ڕۆژی پێنجشەمە دانی بۆش دانا کە هێزەکانی ئەفغانستان ئەوەندە بەهێز نین بتوانن مامەڵە لەگەڵ ئاستنگ یاسایشی وڵاتەکەیاندا بکەن. شاری پاکستان بووە مایە هاتنی چەکدارانی زیاتری قاعیدە بۆ ئەفغانستان و ئێمە سەر هەڵدانی چەکدارانی دەوڵەتی ئیسلامیمان تێدا بەدی کردووە. مەبەستەکە ئەوەیە کە لە ناوچە سەرێکیەکانی ئەفغانستاندا ڕەوشی ئاسایش هێشتا زۆر لاوازە و لە هەندێک شوێندا مەترسی خراپبوونی ڕەوشەکە هەیە.
سەرۆک پشتڕاستی دەکات ئەرکی نالەشکری ئەمریکا ناگۆڕێت لەشکری ئەمریکا بەردەوام دەبێت لە مەشق پێکردن و ڕاوێژکردنی هێز یاسایشی ئەفغانی لە کاتێکدا ئۆپەراسیۆنەکانی دژە تیرۆریش ئەنجام دەدەن. مایکل کۆگڵمان لە نێوەندی وەلسن دەڵێت تەنانەت لەم ئاستەشدا مانەوەی هێزی ئەمریکا لەوێ دەبێتە هۆی بەرزبوونەوەی ورەی هێزی ئەفغانی. هەڵاتن بە ئەرکی سەربازی لە نێو هێزانامنیەکانی ئەفغانستاندا لە برەودایە بە تایبەتی دوای گرتنی شاری کۆندۆس لەلایەن تاڵیبانەوە. ئەگەر هێزەکانی ئەفغانستان بزانن کە هێزی سەربازی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەستبەرداریان نابێت نەوەک بۆ 2016 بەڵکە تا 2017 لەو باوەڕدام ئەمەش وریان بەرزەکاتەوە. لە ڕۆژی پێنجشەمە ئۆباما ڕوونی کردەوە ئەمریکا دەستبەرداری ئەفغانستان نابێت، بەڵام دەستبەرداری ئەو میراتیە بوو کە دەیویست بەجێ بهێڵێت کۆتایی بەمانەوەی سەربازانی ئەمریکا لە ئەفغانستان بهێنێت. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. ئەوانەی لە نێو ڕیزەکانی دیموکراتەکاندا لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیانەوێت ببنە کاندیدی لایەنەکەیان بۆ هەڵبژاردنەکەی سەرۆکایەتی لە ساڵی 2016دا سەنگیەکی ئێجگار زۆریان خستوەتە سەر ڕۆڵی ئەمریکا و هەروەهاش دۆسەی لەشکری رووسیا لە سووریادا لە دەمی باسکردنی ڕوانینەکانی خۆیان لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە میانەی یەکەم و توێژی تەن بە تەنی نێوانیان کە لە شاری لاس ڤێگاس کردیان. لەگەڵبوونی سەربازانی ئەمریکا لە عێراق و ئەفغانستان وەک ڕاوێژکارانی کاتی شەڕ، زۆربەی کاندیداکان سەبارەت بە ناردنی سەربازانی ئەمریکی بۆ دەرەوەی وڵات بە پارێزەوە ڕایان دەربڕی. وەزیری پێشووی دەرەوەی ئەمریکا هیلاری کلینتن پشتیوانی لە هەرێمی دژەفرین بۆ سووریا دەربڕی و وەک شێوازێکی یارمەتیکردن کە گوشار بۆ رووسیا وەک هاوپەیمانی سووریا بێنێت لەگەڵ لایەنەکانی دیکە لە هەریمەکەدا کار بکات و بۆ چارەسەری سیاسی هەوڵ بدات. ئەو کتی ئەمریکا پێویستە لە بەرامبەر خۆبەزلزانی سەرۆکی رووسیادا ڕابوەستێ. پێم وایە گرنگیشە کە ئەمریکا زۆر باش بۆ پوتن ڕوون بکاتەوە کە لە ئەو قبول ناکرێت لە سووریادا ئاژاوە بخڵقێنێت، لە جیاتی ئەسەد خەڵک بۆمباران بکات و ئێمەش ناتوانینەوە ئەنجام بدەین ئەگەر هەڵوێستی زیاتر ڕێبەرانە نەگرینەبەر کە خۆم پشتیوانی لێ دەکەم. سەناتۆری ڤەرمانت بێرنی ساندرز کوتی ئەو پێ وایە پوتین لە کردارەکانی ئەم دوانەی لە سووریا پەژیوان دەبێتەوە و کاتێک دێتە مەسەلەی کریمە و یوکراینە لێی پەژیوانە. پێم وایە ئەو لە هەوڵیەوەدا کە ڕووی خۆی لەو کردارانە سپی بکاتەوە کە ئەنجامی داون، بەڵام کاتێک رووسەکان لە سووریا کوژران و کاتێک گیری خوارد خەڵکی رووسیا ڕەنگە پێی بڵێن کە دەبێت بگەڕێتەوە ماڵ، دەبێت ئەوان بۆ هێورکردنی دۆخەکە لەگەڵ ئەمریکا هاوکاری بکەن. هەروەها ساندرز ئاسۆی هەرێمی دژەفرینی لە سووریا بە دۆخێکی زۆر مەترسیدار زانی کە فەرمانداری پێشووی مێریلاند مارتین ئۆمالیش هەر ئەو بیرەی هەیە. بۆ حاڵە سناتۆری پێشووی ڤێرجینیا جیم وێب پێدا دەگرێت کە چین لەبەر ئەو ڕەفتارەی هێرشبەرانەی لە هەریم و ڕەفتارکردن لەگەڵ خەڵکی خۆی گەورەترین هەڕەشەی ڕوبەڕووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. وێب کاریگەری ڕێکەوتنی ئەمریکا و چین کە ساڵێک پێشڕاگەندرا خستە ژێرپرسیار کە بۆ کەمکردنەوەی پێسکردنی هەوا لە وەڵامێک بە گۆڕینی کەش و هەوا بوو. ئەو ڕێکەوتنانەی کە ئێمە لەگەڵ چینمان هەیە و ئەوە کە حکوومەتی چین خۆی جێبەجێ بکات ڕاستەقینە نین، بۆیە با ئەو گرفتە لە ڕێگایەکی نوێنەتەوەیی چارەسەری بکەین و پاشان ئێمە ڕێگایەکمان بۆ چارەسەری گۆڕانی کەش و هەوا هەیە. کلنتن لەگەڵ هەڵسەنگاندنی ساندرز سەبارەت بە ڕێکەوتنە هاوڕان نییە، بەڵام کوتی هیچ کاریگەرێک لە بربەرەکانی کەش و هەوا ناکرێت مەگەر چین و هندوستان بەشدار بن. سەناتۆری پێشووی ڕۆد ئایلند لینکڵن شافی کوتی ئالۆزی لە خۆرهەڵاتی ناوەڕاست وەک گەورەترین هەڕەشەی ئاسایشی نیشتیمانیە کە ڕوبەڕووی ئەمریکایە، سلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا. قەیرانی سووریا پەرەی سندووە بۆ تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاست، بە تایبەتیش پاش ئەوەی فڕۆکە جەنگیەکانی رووسیا سنووری ئاسمانی تورکیایان بەزاندووە. لەشکری تورکیا دەڵێ هێزی ئاسمانی وڵاتەکە فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی نەناسراوی خستۆتە خوارێ، هاوکات سەرۆکی رووسیاش دەڵێت ئەو هەڵمەتەی مۆسکۆ لە سووریادا دەستی پێکردووە ئەنجامێکی بەرچاوی هەیە. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش دەڵێت بەردەوام دەبێت لە دابینکردنی چەک بۆ ئۆپۆزیسیۆنی میانڕەوی سووریا بە کوردیشەوە.
فروکن لشکر ترکیه فروکا به فروکوان دناف آسمان خدا لنزیک تخی به سوریا اخست لدمکا زوی و مه ترکیه ناراضی بونا خول سر درباز بونا فروکن لشکر روسیا بناف تخی به وی آسمانی دا دیار کرد و رفتار روسیا بتندی جلای هفپایمانی ناتو و ها ترخ نکرن سروک روسیا ولادیمیر پوتین لکومبونا کفنا ولاتن یکتیا سوویت لکازاخستان گوت فروکن روسیا انجام زور باش دجی وکو گوتی تروریسم و نفنتوی بدز و اینایا دیتا زانین روسیا حولا پاراستنا برجواندین خوب پاراستنا رژیم دادد لدما امریکا و هفپیمانین خوب پشتوانیا چندین آلین رکبریا نرمره سوریا و جوانا کردان براهنان و زانیاریان و هیرشن آسمانی دادد کار به دستکی وزارت براوانی امریکا پنتاگون راگهاند ولاتن ایگرتین امریکا 5 تنین چکی لروجا ایکشنبه لباکور سوریا بردان خواره پشتوانی امریکا بو کردان لسوریا لدمک دید رخرا و امنستی انترنشنال یا پگه به پیکینان تاوان شری گنهبار دکد. YPG و هیزن آسایش پشتی گند وانج دست داعش در خستین زوری لوانت کرن کش مالت خود درکوین. بس مو 4 زاروکن و جگنده تل دیاب ج ترکیه بحثی بو یارن لدما هیزن کردان گهشتینا گنده و دکد. خلی یا انتی دما پسیاش من کرین چند پیچو حتی تخانی آوا کری من گوت 13 حتی 14 سال پیچون وی گوت دیدم جمیره که دا چش وی خانی نامیند لیا پگه تاوان درکرنا بخورتی یا خلک رد دکد. اذن فالحل باشترین چارەسەری دوورکردنا مەدەنیانە ji berûkên şerrî heta rewş aram bibît. Heta tirsa Daişê li ser deverê nemînît. Ev ne meعناوê ew tund û tîjî û derkirina xelkî heye. Bêguman çi tiştekî wiha nîne. هفدم دگل بلاوبونا راپورتا امنستی انترنشنال چندین داهویانی جلای کار بدست تو کسایتیان کرد و نکرد و جوانا ریبرین جواکیان عربان هاتندان و راپورتا امنستی انترنشنال رد کرن. وحدات الحماية الكردية كاملة. بخير يا بجانوها هريمة مأولية. قالوا رخصنا أمنستي لكودا بو دماكو داعش بومبا لجمد تقاند. رابورت وان ندرسته وبشواكي سياسي هاتية آماده كرن. فرسا سوريا رهندن سياسي ومروفاني ولشكري هنا لدما ولاتن اگرتين امريكا و هوالبندن و آليكاريا ركبران دكن و روسيا و هفدوستن و پشتوانيا رژیم دكن هلبت تنگاوين مروفاني و بردوان بن دو وقت که دا چنی شانن دو ماهی هاتن آشر سوريا خویاناکت. خالد فتاح دنگ امريكا. هێزە سەربازیەکانی عراق و میلیشیا شیعەکان لە پاش ڕزگارکردنەوەی شارۆچکەی بێجی و پاڵاوگە نەوتیەکەشی وەک سەڵاح بامەڕنی پەیامنێری دەنگی ئەمریکا دەڵێت تەواوی هێزەکان لە پێشڕەویدان بۆ دوورخستنەوەی زیاتری تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی لەو ناوچانەی پێشتر داگیریان کردبوون. هەلکەفتە عاشورۆیە هێزن ئەمنی لە عێراقی و پاریکاریا میلیشیاتن شیعان و حەشدن شعبی ئۆپەراسیۆن و ئازادکردنا بێجی دەست پێ کرن. وهز النوفريشان رخراوة داعش تيك بشكينا. فصائل المقاومة الثابتة في هذا القاطع. گروپین برگیری دوی کرده دا رولکی برچاو و نایاب هبونو گلک قربانی جه شهیدان دان. و ده همان دم دا چندین آمر تک شکاندن و چندین حشارگه هنچک و تقمنی پقاندن. و نزدیکی 3000 تروریست کشتن و هر وسا او گروپین بیانی اوین ج قفقاز و چیچان و افغان هاتبون بوناوان دوی دوره دا هبون. هر وسا سوریجی آماده ببونو کارن تیروری انجام دادن. لچارچوبه و اپراسیون دا هزن عراقی پاریکاریا حشد شعبیشان داویا شرک تند و دجوار پالاوگه ها بیج دست رخراوه داعش رزگار بکن. تم السيطرة على همدکارین بیجین که افریه به شیوهی که گشتی لسر دستین پالوانین برگیری هاتا کشتن و کنترل کرن و مدز به سر وی کرتا هستیار داگرد دا که ریا کمک و یارمتی لبهینه برین که افریه هرشا و مترسی لسر هیلا پالاوگه پیدا دکر جارجاره ده هاتا برین لسپاس بو خوده که گلک ج تروریستان هات نکشتن و حتی وی روژ 5 ماشینین وان هات نتکشکاندن 5 ماشین کو چکی تاکی لسر بون هات نتکشکاندن و هر جدوهی و حتی ویدمی شر بردوامه و بردمان لزوربه کرتان و جهمی پیکاتن خوراگر بردوامه و کارن وانجه سرنجو نایابه. الدور بهن ودانه که کن شرکرن حشدن شعبی رادگهین کود آماده باشی دانه سر رای کود دجمنن وان بزاوه خودی کن دا که ری روا شریب گارن. شاركت عدة من الآليات بچند امیر و چکینگران بشدار بوین جوانا زری پوشن برانز و ماشین سوک و ناونجی به بشداربونا هجمار کاکیم امشیاین ده چند دمجمیران دا هرم همیه کنترول بکین. تمكن اليوم
من السيطرة على شیان ئەڤ بشێوەیەکی گشتی بالەفگەهی کۆنتترۆل بکن و چەند دەڤەرێن کێممانە ئەم vê gavê li navê palevgehê rawestiyane û devereka kêm ji palevgehê maye û dibêjina wan got heta dawiya henasa me dê li vir bin. باجرکê bêjî hata kontrol kirin lê hêzên şîan wek man û nemanek divên bo hemî canê diyar bikin ku amade ne rêxirava Daeş li Iraqê li nav bibin. Nexwazma ku li vê dawiyê de hawpeymaniya Rûsya û Îranê harîkariya wan dikin da ku serkeftinê bi dest bibînin. Saleba Mervî dengê Amerîka, bajarkê bêjî. ڕەوشی هەرێمی کوردستانی عراق بۆتە جێی سەرنجی ڕێکخراو و میدیای نێونەتەوەیی لەم کاتەدا کە لە قەیرانی سیاسی و ئابووریدایە هاوکاتی شەڕەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ تونڕەوانی دەوڵەتی ئیسلامیدا. دکتۆر دنیس ناتالی لە نێوەندی نیشتیمانی بۆ لێکۆڵینەوەی استراتیژی لەم ماوەی ڕابردوودا سەردانی هەرێمی کوردستانی کردبوو. دکتۆر ناتالی دەڵێت هێشتاش زەمینەیەک نییە لە هەرێمی کوردستانی عراق بۆ دەستکردن بە پرۆسەی چاکسازی. کورد کۆنەکشن لە دکتۆر ناتالی پرسی لە سەردانەکەتدا بۆ هەرێمی کوردستان چیت بینی؟ دوو شتم بینی دانیشتوانێکی زۆر تووڕا کێشەیەکی نەخوازراوی سیاسی و ئابووری زۆر کەسم بینی بۆ یەکەم جار جیاواز خۆیان دەخەنە ڕوو بە شێوەیەکی ڕێکخراوە و هەروەهاش جیاوازیەکی قوڵتریشم بینی لە نێوان لایەنە سیاسەکاندا. لەگەڵ هەموو ئەم شتانی کە بینیت هەستت کرد لە لای سەرکردایەتی سیاسی کورد خواستێکە بێ بۆ چارەسەرکردنی قەیرانەکان؟ وەک پرینسیپێک لەوانەیە هەندێک هەبن چارەسەرکردن بە باش بزانن بەڵام کۆمەڵێک گرفت هەند لە یەک کێشەدا کۆبوونەتەوە. بەڕای من هەندێک لەلایەنە سیاسەکان با پارتی دیموکراتی کوردستان بە نمونە وەربگرین نایەوێت بە شێوەیەکی دەست بەجێ ئەم کێشانە چارەسەر بن. ئێستا هەموو لایەنەکان دەیانەوێت یەکتر بنکۆڵ بکەن تەنانەت ئەگەر بڵێن بەڵێ دەمانەوێت کێشەکان چارەسەر بکەین ئەوە تەگەرەی زۆر قورس هەن لە بەردەم گردبوونەوە لەسەر یەک مێزیدان و ساندن یان دەرفەت بڕەخسێت بۆ هەبوونی بیرۆکێکی میانە ڕەوانە کە لایەنەکان بگەێنێتە ڕێککەوتن. ئەمە بۆ پارتی دیموکراتی کوردستان ئەی چوار لایەنەکەی تر ینی جەنابەت دەبێ ئاگاداربی بەوەی کە ئێستا خەڵک گلەیەکی زۆریش لە چوار لایەنەکەی تر دەکا بزوتنەوەی گۆڕان یەکێتی نیشتیمانی کوردستان یەکگرتووی ئیسلامی و هەروەها کۆمەڵی ئیسلامی ئەوان دەتوانن چی بکەن؟ ڕێک وایە نامێت لێرەداوەها دەربکەوم لۆمەکان هەمووی لە ئەسوی لایەنێک بنێم بەڵێ چوار لایەنی تریش هەن بەردەوا من و بەشدارن لە دیالۆگ بەڵام هیچیان نەگەیشتونەتە ئەوەی ڕێک بکەون لەسەر ئەوەی چیان دەوێت بەردەوام لە کۆبوونەوەکان لۆمۆ گازندەش دەکەن لە هەندێک باردا دەتوانیت دەنگەدەنگێکی زۆر بکەیت بەڵام دەشبێت شتێکیش بکەیت. ئەم چوار لایەنەی تر ئاماژە بە هەڵبژاردننی نوێ دەکەن لە دەمێکدا هەندێک لەو ئاماژانە ئالۆزن و ناڕیالیستن. چۆن با هەڵبژاردن بکرێت و بارزانی دەسەڵاتی هەبێت بەڵام دەسەڵاتێکی بەهێز نەبێت و لە ڕێی خەڵکەوە دەنگی پێ بدرێت. ئەمە بەلایانی کەمەوە ساڵێکی دەوێت چونکە ئەگەر پارە نەبێت ناتوانرێت هەڵبژاردن بکرێت یان دەڵێن با سەرۆک لە پەرلەماندا هەڵبژێردرێت ئەمە ناکرێت دەبێت بڕیار بدرێت چ جۆرە سیستەمێکی سیاسی دەوێت. لە پڕ داوا دەکرێت دەمانەوێت وەزارەتی سامانە سروشتەکان بگۆڕین یان وەزارەتەکانی تر دەمانەوێت ئەنجومەنی ئاسایش بگۆڕدرێت ناکرێت لە نێوەندی قەیرانەکاندا هەر داوا زیاد بکرێت. پێویستە ئەنجومەنێکی کاتی هەبێت بۆ دۆزینەوەی چارەسەر پێشنیاز کراون بەڵام ڕەت کراونەتەوە و دەشبینیت ناگەنە ڕێککەوتنێک چونکە هەر لایەنەوە دەزانێت زۆرترین لە بەردانواندنی کردووە پێشم وایە لە تەواوی بەرەنجامی ڕەوشەکەدا زیان لێکەوتووی یەکەم خەڵکە. هەموو لایەنە سیاسیەکان باز لە پرۆسەیەکی چاکسازی دەکەن باز لەوە دەکەن کە پێویستە ڕیفۆرم هەبێت بەڵام ئەوەی کە تۆ بینیت لە کوردستان پێت وایە زەمینەیەک هەبێت کە بتوانرێ پرۆسەیەکی چاکسازی دەست پێ بکە؟ نانەخێر لە ئێستادا زەمینەیەک بۆ چاکسازی نییە چونکە پێویستە لە بناغەوە دەست پێ بکرێت. هێشتاش سیستەمی سیاسی لە سیستەمی تاکلایەنەوە نەگۆڕدراوە بۆ سیستەمێکی دامەزراوەی حکوومەتی تا ئەو کاتەی بەرژەوەندی نیشتیمانی نەبێت کە لە سەر و بەرژەوەندی لایەنەکانەوە بێت ئەوە ڕیفۆرمی ڕاستەقینەت نابێت. خاڵی دووەمیش ئەوەیە دەبێت قەیرانەکان لە خەڵک جیا بکرێنەوە و خەڵک موچەکانیان وەربگرن و لەگەڵ ئەو ڕیفۆرمانەی باسی دەکرێن. ئەمە پرۆژەیەکی درێژخایەن دەبێت پێویستی بە ئەنجومەنێکی کارا هەیە
لەگەڵ باسکردنی قەیرانی سەرۆکایەتی هەرێمدا کاریش بۆ چۆنیەتی دانی موچەی خەڵک بکات. جا پرسیارەکان لەوەدان ئایا دەکرێت هەڵبژاردنێکی دیموکراسیانەت هەبێت، ئایا دەکرێت حکوومەتێکی تەکنوکراتت هەبێت، ئەمانە ئامادەسازی دەبێت و پرۆسەیەکی درێژخایان دەبێت. بەڕای جەناب شەڕی داعش لەمەدا کاریگەری هەیە یان نا؟ ئالۆزا بێگومان مەترسی داعش لەسەر هەموو کوردێک و لەسەر هەموو لایەنە سیاسەکانیشە و دەیانەوێت داعش لەناو بەرن. پێشمەرگە ئازایانە شەڕ دەکات، بەڵام ئەمە کێشەکە نییە. کێشەکە لەوەدایە کێ سوودمەندە لە درێژە کێشانی ئەم ڕەوشە. زۆر کورد پێیان وتوم ئەم شەڕەی داعش کراوەتە بیانوویەکی سەرەکی بۆ هەندێک لە ڕێبەرانی سیاسی تا ڕیفۆرم وەلاوە بنێن و بڵێن ئێمە شەڕی داعش دەکەین و ناتوانیت ئێستا ڕیفۆرم بکەین. زۆر کورد و خۆشم ئاگاهیم داوە لەسەر ئەم دیاردەیە، بە تایبەتیش قەیرانی دارایی کاتێک لەسەری منووسی پێیان گوتم گوایە من دژی کوردم یان دژی هەرێمم، بەڵام ئێمە دەمانزانی ئەمە جۆرێکە لە قومارکردن، دەبێتە مای قەیرانی سیاسی و ئابووری و دارایی. بەڵێ داعش هەڕەشە و مەترسیە، بەڵام ئەگەر هەر بەردەوام بوو ئایا بەمانای ئەوەیە نەتوانیت ڕیفۆرمی سیاسی بکەیت یان ڕخنت لەم قۆناغە سیاسیە هەبێت؟ دکتۆر دنیس زۆر سپاس دەکەم. زۆر سپاسەکەم باوە. ئازیزانم سەرنجتان ڕادەکێشم کە دەتوانن دەقی ئەم دیمانەیە لەگەڵ دکتۆر دنیس ناتالی لە ماڵپەڕی بەشی کوردی دەنگی ئەمریکا ببینن کە تیایدا باس لە ژمارەیە دۆسی تری تایبەت بە هەرێمی کوردستان دەکات. خۆشەویستانم هەر لە ماوەی ڕابردوودا خۆپیشاندان و شەپۆلێکی بەرچاوی ناڕەزایی لە هەرێمی کوردستاندا هەبوو بەهۆی نەبوونی یان کەمی خزمەتگوزاریەکان و نەدانی موچە و هەروەهاش داواکردنی چاکسازی. خۆپیشاندانەکان توندوتیژیان لێکەوتەوە و خوێنیشی تیادا ڕژا و هێزە ئاسایشیەکانیش لەباری ئاگاهیدا بوون. بەڵام وەک ژیار محەممەد پەیامنێری دەنگی ئەمریکا دەڵێ لە ئێستادا ڕەوشەکە لە ناو شاری سلێمانیدا بەرەو ئاسایی بوونەوە و ئارامی دەڕوات. لە دوای چەند ڕۆژگرژی و ئاڵۆزیەکانی خۆپیشاندانەکانی سنووری پارێزگای سلێمانی دوجار هێزەمنیەکان توانیان خۆپیشاندانەکان کۆنتترۆل بکەن و ژیان لەم شارەدا گەڕاوەتەوە دۆخی ئاسایی سرە ڕای بڵاو پێکردنی چەند هێزێکی ئەمنی لە ناو شاردا. لێرا کەسابە دەکەین هەرچەنە چەند ڕۆژی ڕابردوو کۆمەڵە خۆپیشاندان و شدڕوویە، بەڵام ئێمە گوێ بۆ شتانە نایەن هەروەکو ڕۆژانی ئاسایی ئیشەکەین هێزیش هەیە لە ناو شارەکەیە. ژیانمان لەوە هەموو بازاڕەکە لەخوا بەزیاد بێ دۆخەکە زۆر ئارامە ئێستا. کاسبکاران هەست بە ئارامی دەکەن بە جۆرێک چەند بازارێکی گشتی تا بەرەبەیان بەڕووی هاوڵاتیاندا کراوەتەوە. ترسم نەماوە، شار ئارامەشکر بۆ خوا دەخوا پێغەمبەر بەزیابێ هیچ ترس و شتێکی تیا نەماوە. بارودۆخی سلێمانی هەتا بڵی باشە ئێستا زۆر بەرەو باشی ژەڕۆ بەرەو خراپی ناڕۆتەوە. ئەوان دەڵێن ڕاستە دۆخەکە ئارام بۆتەوە و زیانیان پێگەیشتۆ لە خۆپیشاندانەکان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە و بازاڕیش کراوەتەوە، بەڵام قەیرانی دارایی تا ئێستا شکاریگەری بەسەر کڕین و فرۆشتن هەیە لە ناو بازاڕەکاندا. ئیشی خواردەمەنێکی لێرەی سەریش و کات بەعام هەمووی کەسە بەعام علی لە چاو ساڵێک پێش ئێستا و ئێستا لە سایانەوەی فەرقە لە سایانەوە ئیش و کات شێ خەڵک پاری پێنە کەس پێینێ بە بۆنی سیاسەتی ئەم ڕۆژەوە هەمووی چەساوە بووە. لە بەدواداچوونێکی مەیدانی دەنگی ئەمریکادا بەناو شاری سلێمانی ئەوە بینرا کە هێشتا هێزە ئەمنیەکان بە تەواوی لە ناو شاردا نەکشاونەتەوە و چەند هێزێکی ئەمنی لە ناو شاردا بۆ حاڵەتی ئەنجامدانی خۆپیشاندان جێگیر کراون و بەشێکیش لەوانە بە قافڵەی ئۆتۆمبیلەوە بەناو شاردا دەگەڕێن. سەرڕایبوونی هێزەکانی ئاسایش و پۆلیس لە دەوری لقی چواری پارتی دیموکراتی کوردستان و ڕێگەگرتن لە هاتوچۆی ئۆتۆمبیل لەو شەقامانەی کە دەستنەوە لای لقی چواری پارتی دیموکراتی کوردستان. ئەمە شەقامی کاگە ئەحمەدی شێخە، خەڵکی سلەیمانی پێی دەڵێن بەر سینەماکان. لە ئێستاشدا پاش چەند ڕۆژ گرژی و ئاڵۆزی خۆپیشاندانەکان لە ناو شاری سلەیمانی، بەڵام خەڵک بە ئاسایی وەکو شەوانی ڕابردوو دێن تا بەرەبەیان هاتوچۆ لەم شەقامایە دەکەن و بازاڕەکانیش بەردەوام کراون. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی. و هێزین پێشمەرگەین هەرێما کوردستانی لێ دەڤرا گەرمیان خەندەقان دنێڤبەرە سعدیە و جەلەولادا دکۆرن. سعدیە لەژێر کۆنتترۆلا هێزین شیعین عێراقیدەیە و جەلەولا دەستی هێزین کورداندەیە. پەیامنێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر سەردانە وێ دەڤەری کرد بوو ئەف راپۆرت گەهاندیە.
پێشمەرگە لە نێوان ناحیەکانی جەلەولا و سەعدیە خەندەق لێدەدات و بەرپرسانیش هۆکاری هەڵکەندنی خەندەق بۆ تونند و تۆڵکردنی سەنگەرەکانیان دەگێڕنەوە. بەڵام حەشدی شعبی کە خراوەتە حاڵەتی ئامادەباشیەوە گومان دەکات ئەو کارە بۆ دیاریکردنی سنووری کوردستان بێت. ئێمە لەبەرەوەی بەرنمەیەکمانەیە بۆ گەڕانەوەی خەڵکی شارەکە شاری گوڵاڵە. هێزەکانی ئێمە لەبەرەوەی پشتێنەیەکی ئەمنی دروستەکەین بۆ ئەمنێتی خەڵکی شار ئەو خەندەقە لەبەر ئەوە لێدەین کە هێزەکانمان بتوانین بە دەوری ئەو خەندەقا لە دەرەوەی شار و سەقامگیری بکەین تاوەکو خەڵک بە ئەمن و ئاسایشێکی بەرقراری هەبێ و بگەڕێتەوە ناو شارەکە. ئەم خەندەقە هیچ پەیوەندی وە سنووری کوردستان و نییە، پەیوەندیوە ئەوەی بەس لەبەرەوەی هێزەکانمان ئەمنێتی پارێزراو بێ، لەبەرەوەی ئەم ناوچە احتمالاتی هەیە بۆ کەسی تیرۆریست، بۆ کەسی خۆکوش، بۆ سیاری مفەخەخە ئەو شتانە کاری تیرۆر بکەنە سەر هێزەکانمان چی بۆ خەڵکی مەدەنی بەناو شارەکە. ئەمە قەزەی ئەم سنوورە سنووری ئێمە زۆر لەمە بەولاترۆی احتمالاتی ئێمە بەرنامەی تریشمانەیە بچنە سەر جەواڵەکانی حەمرین، ئەوە سنووری ئێمە. ئەمە پەیوەندی وە سنوور و شتۆ نیە، تەنها پەیوەندی وە ئەمنێت و سەقامگیری خەڵکی ئەم شارەوەیە. پلەدارانی پێشمەرگە دەڵێن 2 ڕۆژ لەمەوبەر حەشدی شعبی هێزیان هێناوەتە ناوچەکە بۆ ڕاگررتنی خەندەق، بەڵام بە پێچەوانەوە پێشمەرگە بێگوێدانە دۆخەکە بەردەوام بووە. هەرچەندە لەگەڵ حکوومەتی عێراقیان لەگەڵ هێزەکانی حەشدی شعبیە چەند جارێک ڕوبەڕووبوونەوە دروست بووە و هەتا دوێنێ هەتا پێرێش کە ئەم خەندەقە دروست کراوە ئەوان ڕازی نەبوونە و تا ئێساش ڕازی نەبوونە، بەڵام ئێمە خەندەقەکەمان دروست کردو بۆ پاراستنی خاکی خۆمانە و هیچ پەیوەندیەکی بۆوانەوە نییە و پەیوەندی بە سنوور و دیاریکردن ئەو شتانێشۆ نیە، چونکە ئێمە سنووری ئێمە سنووری حەمرینە و هەر ئەبێ بگەینە و سنوورەیش ئیتر ئێستا بێ یا کاتێکی تریش بێ، ئەمە پەیوەندی بە شاری گوڵاڵەوە هەیە و بە ئەمنیەتی شارەکەەوە. هەڵکەندنی خەندەق لە نێوان ناحیەکانی جەلەولا و سەعدیە لە کاتێکدایە، جەلەولا لە ژێر کۆنتترۆڵی پێشمەرگە و سەعدیەش لە ژێر کۆنتترۆڵی حەشدی شعبیدایە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. ئینستیتوتی ئاڕۆژهەڵاتە ناویش بۆ لێکۆلینان بنگەه لە هەولێرەیە سەنگیاخوا دانایە سەر ڕێبازین و پەیوەندی بە خەڵکێڤە هەیە بە تایبەت کوردان جواناژی سیستەمێ بڕێبەبرنێ ئارمانجا بێ دەستگەهێژی ئالیکاریە ئاواکردنا دیموکراسیەتێ لۆژهڵاتە ناوین بڕێکا لێکۆلینان و شرۆڤەکردان. vê dezgeha nehukmetî jimareka lêkolînan encam dana di salûnîvên borî da. Serok û hinek lêkolerên vê dezgehê niha li Amerîkana. Şîvan Fazil berêweberî peywendiyekânî em dezgaya ke be mêrî navdara Mîwanî Kurd Connection. Kak Şîvan bexêr bêyît. Zor spas. Yekem şit ew lêkolînaneke encamtan dawa li dezgahê mêrî ke dezgahekî lêkolînê ya yan tuêjînê we li Herêmî Kurdistan dua rojî Kerkûk. Lem tuêjînê we da pêşniyazî çi dekin? Çîtan pê baş e bû ew bo Kerkûk bikirê ta kêşeke çareser bikirê çûke kêşeyî gewre li nêwan Herêm û Iraqda. ئێمە لەم توێژینەوەیە بە هاوبەشی لەگەڵ گشت لایەنە پەیوەندیدارەکانی پێکاتەکانی ناو کەرکووک بۆ ماوەی ساڵێک توێژینەوەی ورد و درشتمان کردووە لە ناو کەرکووک بە ئامانجی ئەوەی کەوا بگەین بە دەرەنجامێکەوە لایەنە پەیوەندیدارەکان لە کەرکووک بگەونە ڕێککەوتنێک کەوا ئەم دۆخی ئێستا کەوا دۆخێکی دیفاکتۆیە ئەم واقعە کەوا تێپەڕێنن بۆی کەوا ئامادەکاری بکەن بۆ چارەسەری هەمیشەیی لە پارێزگاکە. پێشنیاز چییە؟ ئێمە چەندین پێشنیازمان کردووە لە راپۆرتەکە کە لە کۆتاییدا دەیبینن پێشنیازی تێدا بۆ حکوومەتی فیدرال، پێشنیازی تێدا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کارکتەرە نێوخۆیی و نێودەوڵەتەکان کە هاریکاری بکەن لە بگەیشتن بە دەرەنجام لەبارەی چەند پرسێکی هەستیار لە ناو پارێزگای کەرکووک لەوەی کەوا بۆ نمونە چارەسەرکردنی بارودۆخی دموگرافی چارەسەرکردنی یاخود چارەسەرکردنی کێشەکان لەسەر سنووری ئیداری پارێزگاکە و مافی دەنگدان لە ڕێفراندۆمێکە لە داهاتوودا لەوانەیە ئەنجام بدرێ وەروە ئامادەکاری بۆ ڕێفراندۆم چونکە ئەمە هەمووی کۆی ئەو خاڵانەیە کەوا لە چوارچێوەی مادەی 140 دەستوری عراقی فیدرالدا ئاماژەی بۆ کراوە بەڵام بە هیچ کاتێک هەنگاوی بۆ نەنراوە. دەزانم چەند ساڵێکە ئەو لە دەستوری عێراقدا و مادەی 140 مادەیەکی دەستوریە کە دەبووە ئەوە چەندین ساڵە
ئیشی پێکرد یان چارەسەری کێشەی کەرکووک کرابیان هەرێمەکانی دیکە بەڵام نەکرا بەڵام ئێوە چیتان هەیە بۆ ئەوەی ئەمە بکرێت ئێمە لە کاتی پێشکەشکردنی ئەم راپۆرتە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە بە خۆشحاڵیەوە گەرم و گۆڕێەوە پێشوازی لێکرا پێمان وایەکەوە خەڵکی کەرکووک پێکاتەکانی کەرکووک دەبێت خۆیان خاوەندارەتی ئەو پرۆژەیە بکەن خاوەنداری ئەو کێشەیە بکەن ئەو پرسە ببەنە پێشەوە بەوەی کەوا لە نێو خۆیان ڕێککەون لەسەر ئەو پرسانەی کە باسم کرد بەوەی کەوا فشار دروست بکەن لەسەر حکوومەتی فێدراڵ و فشار بکەن لەسەر لایەنە پەیوەندیدارەکان بۆی کەوا چیتر لە بەرژەوەندی خۆیان دانیە لە پێشان و دوای لە پێش دواتریش لە بەرژەوەندی کەس دانیەکەوە دۆخی کەرکووک بەم جۆرە ئاڵۆزە ببینێتەوە بەڵکو دەبێ ئەو بنەمایانەیەکەوە مادەی 140 دەستنیشانی کردووە بە زووترین کاتکارەسانیان بۆ بکرێت بۆ ئامادەکاریکردن بۆ ئێمە پێمان وایەکەوە ئەگەر کاری جدی بکرێ و ویستی سیاسی بەهێز هەبێتن لە ماوەی 6 مانگ دەتوانن ئەو کارانە دەست پێ بکەن و ماوەی ساڵێک بەلایەنی کەمەوە بتوانن ڕفراندۆم بکەن ویستی سیاسی هەیە چ باسی هەرێم بکەین حکوومەتی هەرێم یان لایەنی کوردیان ئێمە ئەگەر بێت و خەڵکی کەرکووک پێکاتەکانی کەرکووک ئەو فشارە دروست بکەن دەتوانن ویستەکە دروست بکەن لە هەر لایەنێک بێتن باشە لێکۆڵینەوەی دووەمش پاراستنی مافی پێکهاتەکان لە هەرێمی کوردستان دیارە پێکهاتەکان مافیان نییە بۆ ئێوە داوای پاراستنی مافەکانیان دەکەن ئێمە ناڵێن مافیان نییە ئێمە پێمان وایەکەوە پێکهاتە ئیتنی و ئاینەکان لە هەرێمی کوردستان ئێستا مافێکی سیمبۆلیان پێدراوە لەبەر ئەوەیەکەوە 11 ئەندامی پەرلەمان بە شێوەیەکی کۆتا بۆیان پارێزراوە ئەم 11 کورسی ئەندامی لە پەرلەمان 6یان بۆ پێکاتە کلدو ئاشوریەکانە و لەگەڵ ئەرمینیەکانە و 5یان بۆ پێکاتەی ئێتنی تورکمانیە بەڵام هەندێک پێکاتی ئاینی تری زۆر گرنگ وەکو یێزیدی شەبەک سابەئی مندایی وەروەها پێکاتی ئیتنی تریش نوێنەریان نییە و ئەگەر بێت و بمانەوێ باسی دیموکراسی ڕاستەقینە و بەشداری هاوبەشی ڕاستەقینەی هەموو پێکاتە ئیتنی و ئاینەکان لە هەرێمی کوردستان بکەین نابی تەنیا کورسی پارێزراو هەبێت تەنیا لەسەر ئاستی پەرلەمان بەڵکو دەبێ ئەو پێکاتە ئیتنی و ئاینیانە نوێنەرایەتیانە بێت لەسەر ئاستی یاسەدانان کە لە پەرلەمانە لەسەر یاستی جێبەجێکردنی ئەو یاسایانە کە لە حکوومەتی هەرێمی کوردستانە و لەسەر گشت ئاسەکان بۆی ببن بە هاوبەشی ڕاستەقینە لە سیستەمی سیاسی هەرێمی کوردستان بەڵام ئێستاکە پێمان وایە لەگەڵەوەی کەەوە هەندێک پێکاتە نوێنەریان لە پەرلەمان ئەوانەی کە هەشیانە نوێنەرایەتەکان نوێنەرایەتێکی سیمبولیە بەڵام باسی کۆتا دەکەی بۆ نمونە ئێوە لە پرۆژەکەتاندا باسی ئەوە دەکەن بۆ نمونە شەبەکەکان ئیزدی نازانم کاکیەکان کۆتایان هەبێ و ئەگەر هەبێ بە پێی چی بێ بە پێی ژمارەکان بێ بە پێی سەرژمێری ئەوانت بیان چۆن چونکە لە عێراقە لە هەرمی کوردستانە کۆتە مەسیحەکانیان هەیە خەڵکی تریان هەیە بەڵام بۆ نمونە ئیزدیەکان نییە کۆتەی بەغایەکێکیان ئیزدیەکان هەیە لە هەریم هەر نییە ئێمە پێمان وایە ئەو پێکاتانە گشتیان باوی ئەوەندە حەجمیان هەیە کەەوە بتوانن نوێنەری پارێزراوی خۆیان هەبێ بە ژمارەی کورسی پارێزراو بە شێوەیەکی کۆتا لە پەرلەمان بەڵام وەکو وتم پێش نیازەکانی ئێمە تەنیا ناوەستێتە سەر هەبوونی نوێنەر لە پەرلەمانی کوردستان کە شتێکی زۆر گرنگە بەڵکو هەبوونی نوێنەر لەسەر ئاستەکانی تری سیستەمیش بە هەمان شێوە لە جێبەجێکردنی بڕیارەکان لە دروستکردنی بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان واتە شەرەکەتێکی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان بۆیان ئەگەر سەیری راپۆرتەکە بکەیتەوە ئێمە پێشنیازی دروستکردنی دوو ئەنجومەنمان کردووە ئەنجومەنی پێکاتە ئیتنیەکان ئەنجومەنی پێکاتە ئاینیەکان کە لە چوارچەوەی پەرلەمانی کوردستان دابمەزرن بەڵام بە ئەندامەتی نوێنەرانی دیکەی پێکاتەکان لە حکوومەت و لە دامودەزراوەکانی دیکەی هەرێمی کوردستان بۆی بەیەکەوە هەم بەیەکەوە کار بکەن لە دروستکردنی یاسا بەڵام لە هەمان کاتە جێبەجێکردنی و بە دوواداچوون بۆ ئەو کارانە شتێکی جوانە بەڵام کەس جێ لە ئێوە دەگرێت دەستگای ئێوە دەگرێت بەڵێ بە خۆشحاڵیەوە زۆر جۆمان لە گیراوە بۆ نمونە لە سەروبەندی ئەوەی کەوە لیژنەی نووسینەوەی دەستور لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان خەریکی داڕشتنەوەی دەستورن ئێمە پێشنیازەکانی خۆمان کەوا لەو راپۆرتی بەردەستان گەڵاڵە کراوە دامانە لیژنەی نووسینەوەی دەستور بە خۆشحاڵیەوە پێشوازیان لێکردین و هەفتەیەک بەر لە ئیستا بەرلەوەی کە بین بە واشنگتن لەگەڵ پێکاتەکان کۆبنەوەمان کردووە هەمویان ئەمەیان لە خۆگرتووە و پێیان وایەکەوە ئەمە ڕنگدانەوەی خواست و ویستی پێکاتەکانە مێری ئەنستیۆی ڕۆژهەڵاتی ناوین بۆ لێکۆڵینەوە چییە؟ ئێمە ئینستوتێکین بۆ توێژینەوەی استراتیژی کەوا ئەمانەوەی هاریکار بین لە سیستەمی حکومڕانی بۆ بەدەستێنانی
حکمڕانەتی دروست حکومە ڕەشید بامان شێوە مافی مرۆڤ فرەیی مافی ئافرەتەکان لە زۆر بابەتە ئێمە هاریکاریمان کردووە لەگەڵ دامودەستگاکان لە هەرێمی کوردستان دامەزگەکە حکومیەکان لەگەڵ ئەنجومێنی دادوەری لەگەڵ دادوەرەکانە لەگەڵ پەرلەمانە بۆ هەموارکردنی دقیقمان ماوە کاکشیوان دەمویست باسی سەردانەکەتان بکەم بۆ ئەمریکا شتان کرد ئێمە لە سەردانەکەمان بۆ ئەمریکا بۆ دووشت هاتبووین یەکێکیان کەوا دیدارمان هەبوو لەگەڵ دێسکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئێمە فشارمان کردو و لۆبیمان کردو بۆی کەوە ئەگەر ئەمریکا جدیە لە شەڕی دژی داعش پێویستی بە هاوبەشێکی ڕاستەقینەیە هاوپەیمانەتی ڕاستەقینەش لە عێراق ئێستا کوردەکانن کەوا پێویستە ئەمریکا پاڵپشتی زیاتری هەبێ ڕۆڵی کاراتر هەبێتن لە هەموو بوارەکان لە بواری سەربازی لە بواری ئابووری بەڵام لەوەش گرنگتر بەوەی کەوا ڕێپیشان دەربێ بۆ ئەو هاوپەیمانەی لە هەرێمی کوردستان کەوا بەیەکەوە کار بکەن بەوەی کەوا ڕۆڵێکی کاراتر ببینێ کە پێویستە ئەو ڕۆڵە کارایە ببینێ بەڵام لە ئێستادا ئەو ڕۆڵەی نییە یاخود زۆر دوودڵن لەوە و بەشێکی تریش سەردانەکەشمانەوە بکەوە لەگەڵ دەستگاکانی توێژینەوەی استراتیژی ئەمریکا گەڵاڵەی پرۆژەی هاوبەش و کاری هاوبەش بکەین کەوا ئێمە بە ئاستێکی نێودەوڵەتی بەڵام لە قازانجی هەرێمی کوردستان پێکەوە کار بکەین کاکشیوان زۆر سپاس دەکەم بۆ میوانداریتان سپاسل برێبەری پەیوەندیان نووسیا ڕۆژهەڵاتە ناوینج بوو لێکۆڵینان مێری میوانی کورد کۆنەکشن بوو ساڵک و سێمە هەن خەڵکی شنگاڵی دەربەدرن گەلک جوانە ژیانە لە سەری چیای شنگاڵی باشترە ژ پەنابەری لێ دەرڤەی داوەرا شنگاری لێ ئەو دەڕەوشەکە گەلک بە زەحمەتدا لە ژێر خیڤەتین شەهەتیدا دژین و ژ پێتیڤین ژیانیژی بێ پارن پامنێری دەنگی ئەمریکا کاوە عومەر چوو بوو سەردانەوان ئاوارên serîçiyayê Şingalê pitirî salek derbas bû bêxizmetguzarî û nebûna mercên saxlemî jiyana xwe dibene ser. Her wekî ew dene xuya kirin ku di rewşeka gelek xirabdane û serarayî vê çendê ev e werzê zistanê nêzik bû çi berhevî bû nehatîne kirin wek dabînkirina sotemeniyan û nîkirina xîvetan. Xezal İlyas deyka şeş êtîmaya hevjînê wê beriya niha bi destên çekdarên Daeş hatibû kuştin wesa bû dengê Emerîka diyarketin ku ji ber nebûna dahatekî di destê wên da neçar bûye zarokên xwe nerêkete qutabxanê û dibêjîtin jiyana gişt awarên serê çiyayê Şingalê di rewşeka xirab da ye. چادرکردنینە پیسێن و نەگازە و نەغازە و نە تشتێک نینە تا زارێن خواستن وقت تشتێکمە وەنا تشتێک داینەمە وقت تا بیتاقە دەکێن نام و نامامێم چێ نەبووە هەویێنمەون دابوون تشتێکی ژمارە نەگرینە واکە وستاژمارەگەم بەسمە جێنمە بوون و چادرکە بنەمە و گازێوان ئەمەدوی دەولەتە ڕابوومانە سەر مساعدەکەم مەکردبانم هەمووبان قادەکە نوەسبە بۆ زستان ئەفزار و هەمووی مرین نەیەک موادێکی دەمە نەیەک تشتێکی دەمە ئەم مهۆپان دەرات ڕزینی مەدوی دەولەتە مساعدەکەمە بگرایە Awarên çiyayê Şingalê daxwazê dikin lezatiyek bihêtekirin ku şingal û derdorên xwe ve bihêne rizgarkirin berku gelek bêzarbûyne û dixwazin bivegerine wargehên xwe. Ay bu xwedê min dixwazin. Wallahi em gelekê dixwazin şingal bête rizgarkirin. Vêderê heta dinyer vêderê papûk لا يعمل بابوكن حتى انه عم عايشين جي بس وطني ما حكنا بدز ما نكبه هرم بابوكن يعني حتى دنيا الفان شورو بيارا في جمدي وفي خرنجيري كيرنا بس كسا نبي وطني بيت رزقار كرين وخدمات في بيت رزقار كرين وامد ممنون جوي كاس دفاع في اعراقي عامتك وبالاخص منطقه Dihêta zanîn her ji destpêka dagîrkirina Şengalê ji layê çekdarên Daeş ve bi hizaran Kurdên êzdî penabû serê çiyayê Şengalê kiriye û hetan û kellêt akincîne. Belê daxwaza wan ya serekî ew e Şengal bihête rizgarkirin da ku şepola zistana îsal ser wan da neborît. Kawa Umer dengê Emerîka qeza Şengal. ڕۆڵی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا
ڕەوشی کورد لە ئێراندا. بارودۆخی ئێستای حزبی دیموکراتی کوردستانی ئێران ئەو سێتەوەرە سەرەکیان دیمانەیەکی تایبەتی لەگەڵ محەممەد ساڵح قادری ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی دیموکراتی کوردستانی ئێران. بەڕێز قادری لەم دیمانەیەدا ئاماژە بە ڕۆڵی نەرێنی ئێران دەکات لە ناوچەکەدا لە ڕوانگەی کارکردنی ئەم وڵاتە بۆ قەیرانی ئاینزایی لە زۆر وڵاتدا لەوانە عێراق و سووریا. ڕۆڵی ئیرانێ لە عێراقی سووریێ یان وڵاتی دنیا هەرێمێ وەکو لبنانێ یان یەمەنێ ئەم دەبینین ڕۆڵێکی پر مەترسیدارە ڕۆڵێکی خەتەرناکە ئەوژی وەدەگەرە سەر فەلسەفا هەبوونە ڕێژیمە کۆمارە ئەسلامی گۆری فەلسەفا ئیدۆلۆژیە ویلایەتە فەقیه یعنی هەناردەکردنا شۆڕشە ئیسلامی بۆ دەروەی سنوورێ ئیرانێ دەروەی جۆغرافیای ئیرانێ ئەوژی بەوێ واتایەتێ کردنێک و ڕێژیمە ئیرانێ چه ڕێزەکێ لە یاسای ناودەوڵەتی دانانێ و پێشیلکردنا سەروەریە وڵاتێ دنێ ئەنی خۆرە وەکو ئەرکێکی ئۆلی دەبینە کو گۆری وێ فەلسەفێ یعنی دەستێوەردان لە کارەبارێ وڵاتێ هەرێمی مداخلەکردن و تەولێ هەوکردن و بێژن بێ استقراریە وانە یعنی ئەوە بەشێک لە فەلسەفا ئیدۆلۆژیە ڕێژیمە کۆمارە ئیسلامیە بۆ چێکردنا دەسەڵاتە خۆ ئەم بێ سەر ڕەوشە جڤاکیە ئێرانێ و ڕەوشە کوردن ئێرانێ برۆجا ئیرۆ دکیژان ئاستێدایە گەلو سەدەمە لە شونمایینە ڕۆلاوان ڕۆلا کوردان یا سیاسی یا شەرێ دژی داعشێ ئەوە ji ber sedemên ku te anîn ziman rejîma Îranê an jî tiştekî navxwayî di nav Kurdan de heye ku nahêle ew beşdar bin di vê tevliheviya ku li herêmê dibe. Di heqîqet de nêrîna rejîma Komara Islamî hemberî Kurdê Rojhilat bi taybetî û bû Kurdê parçedinê jî bi giştî nêrînekî emniyetiye bi tewa emniyetiye yanî bi wata wê hindê ku hebûna wan wekû nasname qebûl nake bi siyaseta asmîlakirinê و بێژن نێرینێکی وسا ئەمنیەتی تم ئەنی کورد لە مافێ خۆیێ دموکراتیک یە نەتەوەیی یە ناسنامەیی بێ بەشکردنە لەبەر بێژێ ئەم دەبینن بە 100هزاران هێزن دەستگای ئەمنیەتی و لەشکری خۆ لە کوردستانی جێگیرکردنە و برسیکردنا خەڵکی کوردستانی بە تهدیدکردنەوەە بە تەتمیعکردنەوەە تم خاستیە ڕەوشێکی ئەوارتە ڕەوشێکی شەر و نیوە شەر لە کوردستانێدا چێکە بۆ ئەوەی و ڕێ نەدا و ئازادی سیاسی هەبن و خەڵکی مە بتوانە نۆرمال بە خەباتە مەدەنی خەباتە جەماوەری تعبیرێ لە داخوازی خۆیە سیاسی یان یە جوواکی یان یە کولتوری بکە و لە عینی حاڵداژی بە شدەتێکی گەلک بێژن هۆوانە درندانە تەوی دژبەرێ خوا هەست و کەفتێ دەکە ئەم دەبینن ڕۆژ نینە مشاهدێ داروەکردن گرتن کوشتنا خەڵکێ نەبن ئیجاچە ئەو یەک کۆلبەری سەرسنوورە بۆ ژیانێکی هەری زەعیف پەناخوا دەبن بۆ کاروانچیتیە سەرسنوورە بە بێرەحمی وان دەکۆژە یان دکەونە سەرماینە یان لە خۆرتێ دەگرە زیندانێ داروەکردنێ یان ئەو مەشێکی ئەگەر نەرزاتیکی بچووک خەڵک بکارە بکە بگرتنا خەڵکی ڕەوشێکی وهادا بیە باعثی بهێندێک و لە واقعدا ڕێ نەدە کوردی ڕۆژهەلات ڕۆڵێکی ئەکتیو هەبن چ قادا ناوخۆیدا چان شتێکی لیوان بە کوردی پارچێ دەنێرە ئەو بە دەگەرە سەروێ نێرینە ئەولەکاری ئەمنیەتی و مخابن بە تەپەسەریکی زێدە پێشی گرتیا لێ نکارە ئێرادا کوردی ڕۆژهەلات بشکێنە نەهاتان یە کورد بکەونە تاوگەرێ کاک محەممەد ساڵح ڕەوشە پارتیە ڕەوشە حزبی دموکراتی کوردستانی ئێران نها چاوەیە ئەو ناکۆکیین دنابەرە هەردوو ئالیاندا گەیشتنە چه ئاستێ و گەلەوە بەری چەند مەهانجی چارمەهانجی و وەک بێ هێزەکە پێشمەرگەیان شاندەل سەر سینۆر ڕەوشەوان چاوایە لەوێ دەرێ ئەرکاوان چیە تکاری هەندێکی ڕەوشە نافخۆیە حزبی دموکراتی کوردستانی ئێران ژمارە شیرۆڤە بکی د حقیقت حزب دموکرات کوردستان ایران وەک میراثێکی نەتەوەیی و خودی دیرۆکێکی هەفتەی ساڵی لە خەبات و تێکۆشین و گەلێک قوربانیدان و دەربازبوون لە گەلێک هەورازۆنشیوێ خەباتێ بە هەموو ئەو سەرفرازی و سەربلندیەک و هەیە لە عینی هەڵدەجی گەلێک تراژیدیای نەخۆش دەربازکردنە چه ئەو پیلانی دژمن بۆ تەرۆرکردنا ڕێبەرێوێ چژی ئەو ئینشعاباتێک و
بە هەر ئەگەرێکێ و دناو ڕافەتاوگەری دەچێ بوونی هەندێک جار بەدەستێ دەرەکی بۆ وەکو پیلان هەندێک جارژی سەدەمێن بێژن باشتر جێگیر نەبوونا کولتورا دموکراسیە لێ عینی حاڵدا ئەم نهاد قۆناخێکی پر هەستیاردا وەختێک و ئەم دەبینن دە ڕۆژهەڵاتە ناویندا گوهارتنێ گەلێک بلەز هەنە هەر یەک لەوان گوهارتناژی ڕاستەوخۆ یا نەڕاستەخۆ تەسیل لەسەر قەدەرە گەلێک کورد دکە بە تایبەتی دەناو ئیرانێدا و کورد هەمبەری پیلان و مەترسیە گەلک مەترسیداردا عالی رێژیمە کۆمارە ئیسلامیوە هەنگی سەرمە فەرە سەرمە واجبە ئاست بەرپرسیاتیا خۆ یا سیاسیدا ئەم حەول بدن لەوان ئەمراز و مەکانیزمێک و دکارێت هەوگەرە کوردی ڕۆژهەڵاتی بەهێز بکە یعنی ئەم ئەوان ئەساس بگرن ji بۆ wê hem hewldanê me بۆ hevgirtin li tev wan hevalê me yê çend sal berî niha ku li partiya me cidabûnî hene bۆ carekirtinê hevgirtina Hizba Demokrata Kurdistana Îranê û bi hêzbûna wê hem hewldanê me hene bۆ bêjin rêkewtin li ser hindik bêjin platformekî hawbeş bi hêzên dilê Rojhilatê Kurdistanê re gorî hindik stratejiyê siyasî we di aynî hal de hewldana me bۆ rêxistina Hizba Demokrata Kurdistana Îranê di nav xwe welat de biye. Endamê Komîta Nevendiya Hizbî Demokratîk Kurdistanê Êran Rêzdar Mihemed Salih Qadirî gelek spas. Spas bi we jî serkewtî bin. خۆشەویستانم فلیمی The Walk یەکێکە لەو فلیمانەی ڕۆژی 26 مانگی نۆ لە فێستیڤاڵی نیویۆرک نیشان دراون و ڕۆژی 30 هەمان مانگیش لە وڵەکانی ئایماکس بۆ نمایشکردن نیشان دراوە. فیلمê The Walk فیلمê drama niha li sînemayê bi şêweyê 3D tê pêşkêşkirin. Li ser çîroka hunermendekê Fransîye ku li sala 1974 bêqanûnî li nêvbera avahiyên Twin Towers li World Trade Center li New Yorkê li serwerîsekî dimeşiya. Ekter Joseph Gordon-Levitt rolê Philip Petit ku rolê serekiya dileyze. Ev tenha rola hetenha min kiriye û ez dibêjim ev ji bo min hatiye nivîsîn. Hemî çîrok û ev rola li gor daxwazên min in. Ez li ser bilindim û şanaziyê bi vê rolê dikim. Derhêner Robert Zemeckis kêmasî nekiriye û baweriya mezin dide min wek ekter. Wî her du bînahî dîtin û bi qelemî xetek nêvbera her du bînayiya rakeşa û got ez dê bi werî sekstûr nêvbera her du bînayiya bimeşim. Philip wa hezir dikir ev bînayiye bû wî hatîne avakirin û ew divê vî şûlî bike. This one just was so fascinating. Min gelek kêv vê çîrokê hat. Ev zelamek xudanşiyane û bawerî heye ew bi hunera xwe dikare bigehîte armanca xwe. Di heman demê de ew dizane ev tiştek neqanûnî ye ew dike. Lê ew kesekî pê naêşîne. Derhêner Zemeckis her wisa behsa ekter Ben Kingsley dikir û got ew pir keyfxweş bû demê Kingsley razî bû rolê Papa Rudy bilêze. Wî got Papa Rudy gelek êrejd bû li jiyana xwe û Ben Kingsley jî li wê astê daye. What's wonderful about this film? Ev film pirtir senaryoyên samotirs hene tu vê alemiyê têda nabînî. Ev ekterên bo vê filmê hatine bijartin hemiyan karên wan gelek di astekê bilind daye. Ya hemiye girîngtir li vir ev e ev aktere yek ji yek zîrektirin. No matter where I was going or what I was doing, I was always searching, looking for the perfect place to hang my wire. Ji bo vê filmê ekterê serekî nedikarî wek cembazek li serwerîsî bimeşe. Philip Petit 8 roja digel wî rahênan kirin û ew fêr kir. Lê 11 meha 10 filmê di wak li Amerîka $6.4 milyon bi dest anîn. Her wisa $7.1 milyon fayda kir lê welatên din li seranserê cîhanê. Heta niha $13.5 milyon fayda kirîne, lê 35 milyon jî xerç kirîne bû çêkirina vê filmê. خۆشەویستانم فلیمی The Walk لە ڕۆژی نۆی مانگی دەوە لە هۆڵی سینەماکانی ئەمریکادا دەست کراوە بە نمایشتکردنی. ji ecibên dinyayê Çînê pirek gelek bilind bi camî şûşeyî bi sergeliyekî gelek kûr re durist kiriye. Em ê wî nîşa we bidin lê ez dixwazim piştî wina wî temaşe dikin ji xwe bipirsin û bêjin ke eger we carek heye bi ser wê pirê re derbas bin eger rojekî hatû û seredana Çînê bikin. لە بۆ یەکەم جار لە چین پردێک لە شوشە ساز کراوە. ئەم پردا لە پارێزگای هونانە.
بەرزاییەکەی 180 مترە و درێژیەکەی 300 مترە و لە نێوان دوو شاخ لە پارکی شنوجا هەڵواسراوە. ڕۆژانە هەزاران گەشتیار وەکو چاو سەردانی دەکەن. من خۆم دەخەمە بربەرەکانیەوە. تەنها ئێستا بێرەدا ڕۆیشتم بەڵام هەرگیز سێری خوارۆم نەکرد. بۆ ئەوەی خۆت بگەینە دیوەکەی تری پر دەکا، دەست بە ئاسنەکە بگرە و دەست بە کەسێکی پێشی خۆت بگرە، یانیش لەسەر چۆکان بڕۆ ئەگەر پێویستت پێیە. کە گەیشتە ئەوبەری پردێکی گەورەتریش لەسەر ڕێگای پارێزگای هونانە. ئەو پردەش لە ساڵی داهاتوو تەواو دەبێت کە لەوانەیە ببێت بە درێژترین و بەرزترین پرد لە جیهاندا. سەماد زەیی، دەنجی ئەمریکا. دەخیل لەگە پشی بۆ چین ئەچیتە سەر پردا تەماشەوانێژە بێ چەندێتی لە دمایە بەرنامایرۆ خدا حافظ.